بڵێ سڵاو بۆ تۆ بەهار دیارە لە گەرمیاندا ڕاگەیەندراوە کە 5 کەس حکم دراون لەلایەن دادگاوە ئەم 5 کەسە تۆمەتبارن بە سییانن بە بەکارهێنانی مادەی هۆشبەر و دوانیشیان بەوەی کە دراوی ساختیان پێگیراوە ئەوانەی کە بە مادەی هۆشبەر دەستگیر کراون خەڵکی قەزاک دوانیان خەڵکی قەزای کەلاروەیەکیان خەڵکی قەزای کفریە هەریەکە لەمانە بە مادەی سی لە یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بۆ ساڵی 2020 سزا دراون سزاکەشیان هەرێکان 1 ساڵ زیندانیکردنە لەگەڵ بڕی پێبژاردننی 5 ملیۆن دیناردا و لە ئێستا دوایی ئەوەی کە بڕیاری سزاکەیان بۆ دەرکراوە بۆ بەسەربردننی سزاکەیان ئەنێردرێنە ڕەوانی سلێمانیەکرێن بۆ بەڕێوەبەراتی چاکسازی گەورانی سلێمانی ئەوانی دیکەشیان دوو کەسی ترن کە یەکیان دانیشتووی پارێزگای دیالەیە و یەکێکی دی ئەمە پارەی بیانی ساختە کراوی پێگیراوە دیارە هەمویان لەلایەن یاریدەدەرێتیەکانی ئاسایشی گەرمیانەوە دەستگیر کراون یاریدەدەرێتی ئاسایشی کفری و یاریدەدەرێتی ئاسایشی قەزای کەلاری سەر بە بەڕێوەبەراتی ئاسایشی گەرمیانەوە دەستگیر کراون یەکێکیان خەڵکی ئەمانی کە پاریان پێگیراوەکیان پاری بیانی پێگیراوە کە دانیشتووی پارێزگای دیالەیە و یەکێکی دیکەشیان دانیشتووی شارەبانی سەر بە هەمان پارێزگایە یەکێکیان موالیدی یان لە دایکبووی ساڵی 1970 ئەوی دیکەیان کە ئەمانە پاری ساختیان پێگیراوە لە دایکبووی ساڵی 1970 وەکوتم لە سنووری پارێزگای دیالەدەن ئەمانە هەریەکەیان بە مادەی 281 لە بەپێی مادەی ساختەکاری سزا دراون و هەرێکیان بە 3 مانگ و 1 ڕۆژ زیندانی سزا دراون لەگەڵ بڕی پارەی جیاواز کە یەکەمیان بە بڕی 104,000 دینار پێبژاردن و دیکەیان بە بڕی 50,000 دینار سزا دراوە ئەوەی دووەمیان پارەی عێراقی ساختەکراوی دیارە پێبووە ئەمانە سەرجەمیان دوای ئەوەی کا لەلایەن دادگاوە بڕیارەکان بۆ دەرکراوە ڕەوانەی بەڕێوەبەراتی چاکسازی گەورانی سلێمانیەکرێن بۆ بەسەربردنی ماوەی بەسەربردننی سزاکەیان ئەمەژە بە شتێ بکەم بەهار دیارە ناوبەناو ئاسایش ئەوە ڕاگەیەنێت کە لەم سنوورانەدا بەکارهێنەر و هەندێک جار بازرگانی مادەی هۆشبەریش دەستگیرەکرێن دیارە هۆکارەکەیان زۆر جار بەڕێوەبەراتی ئاسایشی گەرمیان و توێژەرانی کۆمەڵاتیش بۆ ئەوە گەڕاندویانەتەوە کە لەم سنوورات دەواازەیەکی زۆر هەیە کە کراوەتەوە بەڕووی هاتوچۆ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و لەگەڵ ناوەڕاست و باشووری عێراقدا ئەوترێت بەشی زۆری ئەو مادانە بە قاچاق لە ڕێگەی دەواازە سنووریەکانی پەروێزخان و پشتا و دەواازەی مەنزریەکە کەوتە قەزای خانەقینەوە و لە هەندێک شوێنی دیکەی نزیک ئەو دەواازانەوە هاوردەی هەرێمی کوردستان ئەکرێن و لێرەش گەنجێکی زۆر ئالوودە بووە بەکارهێنێت و هەندێکیش بازرگانی پێوەکەن. بەڵێ گەرمیان سپاس.